ڕووداوەکان وەک خۆی دەنووسینەوە. لە ناو دڵی ڕووداوەکان ئامادەین و سەڵ لە هیچ ڕێگریەک ناکەینەوە. وێنەکانیش وەک خۆی پیشان دەدەین. ئێوەش ڕاستیەکان وەک خۆی ببینن. لە باخی ئیمان و ئەخلاق و کەلتوری ڕەسەن وشەکان دەستە چن دەکەین. لە پەیامەوە ماڵەکانتان پڕ دەکەین لە بۆن و بەرامەی ژیان دۆستی. دەست بەدەست نوێژەوە خەریکی نیشتیمان سازین. پەیام بۆ هەمیشە بەڕاستی و ڕاشکاوی دەمێنێتەوە. بەنای خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان. یەکی کانونی یەکەمی ساڵی 2010 یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی دامەزرا. تاوەکو ئێستام کەناڵە ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە لە داکۆکیکردن لە ستەملێکراوان، لە پارێزگاریکردن لە شکۆی خێزان، شکۆی کۆمەلگا، ئەو بە هاوقێمانەی کە هەن. ئەم کەناڵە تاوەکو ئەم ساتەش بەردەوامی هەیە و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە بۆ بە شایەتی هەموو چین توێژەکانی نێو کۆمەلگایە لە ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم لە هەر دەنگێکی ناڕازی کە لە نێو کۆمەلگای ئێمەدا هەبێت مینبەرێک بووە بۆ گەیاندنی دەنگە ناڕازیەکان، بۆ گەیاندنی دەنگی حەق. جا ئەم کەناڵە کۆمەڵێک کارمەندی دڵسۆز لێرە وجودیان هەیە، لێرە بەڕێوەی دەبن، ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خستوتە سەر یەک بۆی کە باشتر پەیامەکان بگەن، باشتر کارەکانیان ڕاپەڕێنن. و لەگەڵیدا ئەمڕۆ ئێمە لەم بەرنامە تایبەتەماندا گفتوگۆ دەکەین لەگەڵ کارمەندەکان لە بەشە جیاوازەکان، ئەیان دوێنین زانین چۆن کارەکانیان بەڕێوە دەبن، چ پەیامێکیان هەیە لە ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامدا لەگەڵماندا بمێنەوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەشە جیاوازەکاندا. لێرەش ناوەندی بەڕێوەبردن و دارایی هەیە. ئەمە ناوەندێکی گرنگە کە کارە دارایی و کارە کارگەڕەکان بەڕێوە دەبنەوە. کۆمەڵێک کارمەندی دڵسۆز لەم شوێنە کار دەکەن. دەچینە لایەن زانین کێ لەوەیە گفتوگۆیان لەگەڵ دەکەین. کاکسەی کاک جانگیر سەلام عەلەیکوم. تەنسی باشە؟ سەلام ئیخوا باش بین. سەلامت بیاخوا. سەلامت بیاخوا. کاک جانگیر بەرپرسی ناوەندی بەڕێوەبردن و داراییە لێرە. کاک جانگیر سڵای خوا لێبێ. سڵای خوا لێبێ. لە ساڵی دامەزرانی کەناڵی پەیام چ پەیامێکت هەیە؟ پڕ بەدڵ پێوەستبەویتان لێ دەکەم لە بەڵێستانەکو کارمەند و پێشکەشکار و با بڵێ ئەو کەسانی کە دەرەکەون لەسەر شاشەوە، کەسانش کە لە پشتی کامیرەن و مەبڵێ پاڵەوانی هەموو ئەو بەرهەمانن کە پێشکەش دەکەن. پێوەستبەویش لە بینەرانی خۆشەویست دەکەم کە بەجای ئەم شاشە ڕەنگینەوە کاتەکانیان بەسەر دەبن. ئەرکی ئێمە لێرەدا دوو ئەرکە، ئەرکی کارگێڕی و ئەرکی دارایی، هەردوو ئەرکەکەش ئەرکی قورسن و پێویستە ڕۆژانە ئینسان کاریان لەسەر بکات. پەیامی من بۆ کارمەندە خۆشەویستەکانەوەی کە سوپاسیان دەکەم، دەستیان دەگۆشم، چونکە بەڕاستی ئەوەی کە بە کارمەندەکانی ئێمە دەکرێت و کەناڵی ئاسمانی پەیام بە کەسی کە ناکرێت، چونکە زۆر جار وتومە ئەو بڕەپارەی کە ماگانە دێتە دەستی ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام، کەناڵەکانی کە لە ڕۆژێکە بە چەند ساعتێک خەڵکی دەکەن، بەڵام مەتوانی ومانە بەو داهاتەکەمە ئەو بەرهەمە گەورانە پێشکەش بکەین، نیشانی بینەرانی خۆشەویستی بدەین. ئەمەش بە هەوڵ و تێکۆشان و ڕەنج و ماندووبوونی و کارمەندە خۆشەویستانە دەبێت، چونکە ئەوەی کە ئەوانی کەناڵەکەی ئەوە بە جوانی هێشتوتەوە خۆراگری و کارمەندانەیە کە بیر و باوەڕ و مەبدەیەک با بڵێ مەبدەیەکی جوان پاڵیان پێوەدنە بۆی ئەو کارە جوانە بکەن. کاک جانگیر لەوانەیە بینەرێک ینی ئاگاداری پشتەوەی کاروبارەکان نەبێت، ینی بەرنامەی لەوانەیە کەناڵەکەمان لەن دێشتا کەم و کورتیمانە بێت، یەکسەر ینی زاقە کرێکەم و کورتەکەمان بەشێکی زۆری پێوەست نیە بە داراییەوە، بەشێکی زۆری پێوەست نیە بۆی کە ئێمە ئیمکانەتێکی زۆر باشترمانە وایە لەوانەیە مەسەڵەن فڵانە بەرنامەمان زۆر باشتر وایان فڵانە بەرنامە جوانتر ئامادە بکەین. لە ڕاستیدا لە 100% وایە، چونکە
کاروباری ڕاگەیاندن و بە تایبەتیش کەناڵی ئاسمانی کە بتێ بەڕێوەبەری بە شێوەیەک لە ئاستی پێویستە بێ پێویستی بە دارایی و تێچوون و پارەیەکی زۆرە کە ئەمەش لە ئێمە نییە بۆ یەک کەم و کورتی هەبێ لە 100% پەیوەندی بە داراییەوە هەیە چونکە وەکو کارمەندەکان وەکو پێشکەشکارەکان وەکو با بڵێ ئەو کەسانی کە بیرۆکەی بەرنامەکانیان هەیە بیرۆکەی هەواڵەکانیان هەیە کەسانی بەهێزن و بتوانن لە ڕووی بیرۆکەوە هیچی کەم نییە بەڵام ئەوەی کە جاجارە بێتە کەم و کورتی بۆ کەناڵەکە نەبوونی دارایی و مادێ کاری جوان دەکرێت کاری باشتریش دەکرێت ئەگە دەستکراوە بووینە لە ڕووی داراییەوە دەستە خۆش بیرم چوچکە دەکەژم کاکسید فەرموو شیرینی دامەزرانی کەناڵەکەمان زۆر سپاس سەلامەت بێ ئەخوا ئەزامان بەردەوام دەبین چەند بەش و چەند ناوەندێکی دیکە بەسەر دەکەینەوە کە کارمەندەکان ماندوونی ناسانە کار دەکەن و بەردەوامن لە کارکردنیە کاکسید فەرموو ئەوە کاگرامێژ ئێستا هاتوتۆ لە ئیشی دەرەوە ئیشی راپۆرت و ئەو بابەتانی ئامادەکردەوە کاگرامێ بەخێر بێتەوە خوا بەخێر بێتەوە دەمە شیرینگە جارێ پێ دەست خۆش بێ ئەمە بەوەی چیەوە ساڵیادی دامەزانی کەناڵی پێیان ئەوە دەستان خۆش بێ پیرۆزە لێت یاخوا سەلامەت بینام ولا پیرۆز بێ ئینشاءالله پیرۆز بێ لەم ڕۆژەدا پەیامی چێگە پەیام من پیرۆزبایی لە سەرجەم سەرەتا کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم پیرۆزبایی لە سەرجەم بینەرانەکەم ئومێدە خوازم کە ئەم ساڵ بتوانین جیاواز لە ساڵی پێشووتە کاری باشتر بکەین و خزمەتی زیاتر بکەین بە بینەرەکانمان ئێستا لە کوێ بووی وڵا ئێستا کۆمەڵی ئیشمان هەبوو یەکێ لەوانە بەدەداچوون بوو لەسەر مەسەلەی ژینگەی سلێمانی کە ماوەیەکە تانجەڕۆ بە تایبەتی ئەجگار پیس وە خەریکی بەدەداچوونێکین بۆی بکە بگەینە نەتیجەیەک لەسەر ئەم بابەتە هیچ ئەرقەلە و کێشێکدا بۆ دروست نابێ ئیشی دەرەوە ینی لە ئەوانی لە دەڕۆیکەن حکومی بێ دایرە بێ خەڵک بێ وڵی ئەرقەلە دروستە بێ بە تایبەتی ئێمە کە ئیشی بەدەداچوو نەکەین تەبعاً بە دڵی هەندێک لایەن نییە دڵی هەندێک کەس نییە بە دڵی هەندێک کۆمپانیا نییە بەڵام ئێمە هەوڵەدەین بە دوای ڕاستیەکانەوەین و هەر کێشەیەکە بێ ئێمە هەوڵەدەین چارەسەری بکەین و ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکەین چی تۆی هێشتۆ لێرە کە مەسەلەن بوون لە شوێنانی دیکە هاوڕێکانن چوار بەرامبەری تۆ موچیانە بێت و تۆ لێرە بۆ کەمەیانی ئیش بکەیت وەڵاهی ئەوەی کە منی هێشتۆ لێرە ئەم هاوڕێیانی کە لێرەیە و بەڕێوەبەرانی ئێرەیە ینی و هەروەها هەندێک ئەو ڕێزگرتنەی لەوانەیە لێرە هەبێ لە شوێنی ترا نەبێ و خۆشەویستیشم بۆ کەناڵی پێیان وای کردووە کە من تا ئێستا لێرە بم سەرکردنەوە دەخواست سەلامەت قوربانت دەست خۆش